زۆر سپاس بەرساتەوە. سەرەتا کاک سەرۆر ئەگە بێمە لای جەناب تو بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئێوە کۆڕێکخراوە ژینگەکان لە شاری دەربەنیخانە هەستان بە تایبەتمەندکردنی سەلەیەک یاخود سەتڵێک یاخود دەبەیەک بۆ کۆکردنەوەی پاتری و پیل. پاتری و پیلە بەکاراتەکەن. با بزانین بۆ پاتری و پیل. دیارە زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەتان و جێگەی خۆیەتی ئێمە لێرەوە پێش دەستپێکی قسەکانی ترم. سپاسی پایانێرتان لە تەواوی شار و شارۆچکەکان و بە تایبەت لە قەزای دەربەندیخان مامەسابابان و هاوکارەکانی بکەین کە زۆر تەواوکەری کارەکانی ئێمە لە گەیاندنی پایامەژینگەکانی ئێمە. و دیارە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان لەگەڵ چەند کەسێک کە شارەزان لە بواری ژینگە سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتێکین لەسەر پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندیخان کە بە سپاسەوە یەکێک لەو کەسایەتیانە بەڕێز کاک بورهان شەرەفڤایانیە کە زۆر هاوکار و هەماهەنگە لەگەڵمان بۆ لە کارەکانماندا و دیارە لە نووسینەوەی ئەو راپۆرتەدا یەکێک لەو مادە قورسانی کە بووە بەهۆکار بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندیخان پاتریە. بەشێک لەو پاتریانەش پاتری شار و شارۆچکەکانی دەرەوەی دەربەندیخانن کە با بڵین زیاتر لەسەر ئەو سەرچاو ئاویانان بۆیە کاتێک ئێمە ئەو راپۆرتە من بەڕاستی خۆم بینیم ینی زۆر هەستمە مەترسیەکانی پاتری کرد و لەگەڵ ئەو برادرانە بڕیاری ئەوماندا کە ئێمە هەنگاوێک بنین بۆ کۆکردنەوەی پاتری و ئێمە ئەومانزانی کە لە کوردستاندا تا ئێستا هیچ هەوڵێک نەدراوە بۆ کۆکردنەوەی پاتری کە لە کاتێکدا ئەگەر ئێمە بە جیاوازی هۆڵندا وەربگرین لە هۆڵندا لە سەروی لە 60 خەڵکی هۆڵندا پاتری کۆکاتەوە لە سوید بە هەمان شێوە بەڵام لە کوردستانە تەنها لە ستایەکش کۆ ناکرێتەوە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بە باشمانزانی هەنگاوێک بنین بۆ کۆکردنەوەی پاتری و وەکو ڕێکخراوەکەشمان ئێمە بۆ ئەوی بازنەی ئەم کارە فراوانتر بکەین بۆ ئەوەی ئەم پەیامە بە شێوەیەکی فراوانتر بیگەێنین بەلایانی حکومەت و بە تەواوی هاوڵاتیانی کوردستانیش ئێمە باشمانزانی کە کۆمەڵێک یاخود ژمارەیەک ڕێکخراوی کە لە ناوچەکانی ترا بینێن ناوم بازنەوە پێکەوە ئەو کارە بکەین. خۆشبەختانە ئێوە هیچ لایەن و ڕێکخراوێک ئەم کاری نەکردووە بە بڕای ئێمە پێشتر نەکراوە و ئەگەریش کراوە دەبوو لایەنی کەم لە ستایکش کۆ بکرێتەوە ئەگەریش کۆکراوەتەوە ئەوە لە چی شوێنێکە دەکرێت پرسیارە لە حکومەت بکەیەگە کرابێت بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکەمان پێشنیارمان کرد بۆ ئەو ڕێکخراوانێکە بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمیان لە کەلار پێشنیارەکەی ئێمەیان بە هەند وەرگر و هاتن بەدەم پێشنیارەکەمانەوە ڕێکخراوی ژینگە دۆستان لە شارە زوور لە هەڵەبجەی تازە و ڕێکخراوی ڕێکخراوی تۆڕی هاوڕێیانی ژینگە لە سلێمانی و کۆمەڵی کوردستانێکی سەوز ئێمە پێکەوە دەستمان کرد بەم کارە کە لە چوار ناوچە دەستمان پێکرد ئەویش لە قەزای کەلار و لە قەزای دەربەندیخان و لە قەزای هەڵەبجەی تازە و لە پارێزگای سلێمانی کە ئەتوانین بڵین بۆ یەکەمین جار بە شێوەیەکی فراوان لە ڕێگەی دانانی ئەو دبانەوە دەستکرا بە کۆکردنەوەی پاتری. زۆر بەڵێ ئەمە گەڕێنیتەوە بۆچی کە لە کوردستانە ئەم لایەنە پشتگوێ خرا و گرنگی پێ نایدە لە کاتێکا کەرەستەیە کە زیانێکی زۆری بۆ سەرژینگەکەمان هەیە. سەرەتا زۆر سپاس بۆ ئەم بەرنامە دیارە کاک سەرۆر لە دەربەنیخان و ئێمەش وەک ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمان لە کەلارەوە هاتوین چەقی کارەکەی زۆر سپاس چەقی کارەکەی ئێمەش لە کەلارەوە وەکو ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمان بە حەقیقەت لەسەر کۆکردنەوەی پاتریەکەش ئەو کاک سەرۆر ئاماژەی پێدا ئەمە یەکەمین جارە ئەوەی ئێمە بزانین ئاگادار بین یەکەم جارە لە کورسانە ئاکرێ هەڵبەتە پاتری بۆ خۆی مەترسیە بۆ سەر تەندروستی و بۆ سەر ژینگەش لەواچی زۆر خەڵکێشتا هەستی پێ نەکرێ بەکارهێنانی پاتری هێندە ئاسان بۆ لە ماڵانە جاری وە هەیە مناڵان زۆر بە سادەی لە کۆنتترۆلەکان دەرێکەنەوەی خەنە دەمیانیان پاتری سعادی هەر شتێکی تر بێ زۆر بە ئاسانیەمانە بەدەسەکەون لە کاتێکا زیانی زۆری بۆ تەندروستی هەیە هەروەها دوای ئەوەش بۆ سەر ژینگە کاتێک فڕێ ئەدرێ بۆیە بە حقیقەت ئێمە وەکو ڕێکخراوەکان کە ئەو ڕێکخراو کاک سەرۆر لەگەڵمان قسەی کرد ئێمەش زۆرمان پێ باش و ئەم هەڵمەتە بکرێ ئێمەش لە کەلار هەڵماندا و دەبانە لە چەند شوێنێکا دابنین بۆ کۆکردنەوەی پاتریەکان حتمەن لە مەترسی ئەم پاتریانە بۆیە ئەم کارەمان کردووە و یەکەمین جار شەوەکو وتمان ئێمە هەستمان کرد لە مەترسیەکانی ئێستاش کە کار لەسەرەواکرێت ئەمە ینی چەند نمونەیەک بێنمە لەسەر کارەکان بۆ ئەوەی خەڵک وەشیاری هەبێ لەسەر پاتری چونکە ئێمە لە کاتی هەڵمەتەکەشە ئێمە ڕێنماییماندا باش کردووە باز لەوە بکەم وتم ئێوە بەس دانانی دەبە کافیە بۆی کە ئێوە پاتریەکان کۆکردنەوە پێشتر پێویستە ئێوە خەڵک شارکەنەوە لەوەی کە پاتری ئەم مەترسیانی هەیە بۆی پێویستە فڕێدانی جیا بکرێتەوەنی. بەڵێ سەرەتا بۆ دەبەکەت ئێمە وەکو ڕێکخرا و ڕێکخراوی NGOین هیچ سەرچاوێکی داراییمان نییە حتمما لە ڕووی کولفۆ ئەم دەبێت کەمیتیەشێ بۆ ئێمە
ئێمە بۆی ئەو هەنگاومان باش زانی ئەکرێ ئەگەر هەنگاوی باشتر هەبێ حکوومەتیان لایانی پەیوەندیدارکە و بەجددیتر ئەتوانن کولفەیەکی زیاتری هەبێ بتوان ڕێگەچارەی گونجاوتر بدەزن ئێمە دەبکمان بۆ بەکارن لە ڕووی مادیەوە کولفەیە کەمتری تێچێ ئاسانترە بۆ ئێمە هەڵبەتە ئێمە لە کاتی ئەو کارێشە ئێمە ڕێنماییمان دابش کرد لەسەر مەترسی پاتری کە چەند زیانەیە بۆ سەر تەندروستی بۆ سەر ژینگە ئەو ڕێنمایانشمان دابش کردووە ئەکری ڕێگەی باشتر لەمە بگیرێتە بەر نەکەرمە هەڵمەتی کۆکو دەستپێکێکەمە خاڵی سەر وەکو دەستپێکێکی من ڕێکخراوەژنگیەکان ئەممان باش زانی ئەکرێ هەنگاوی باشتر هەبێ ئێمە لەگەڵ ڕێکخراوەکان قسەماکردن بیرۆکەمان باش زانی ئەکرێ بیرۆکەی باشتر هەبێ ئەکرێ حکوومەت پلانی باشتری هەبێ با نمونەیەک بێنمە مەسەن لە هەنێ وڵاتە لە کاتی فرۆشتنی پیلێکە یان پاتری تۆ ئەی کە ئەیفرۆشی ئەبێ و پاتری کە بەکارت هێناوە بیگەڕێنی تۆ ئەنجا پاتریەکە وەربگری بۆت نییە و پاتری بە ئاسانی بۆ خۆت بێ لا ئێمە بەداخەوە ئەوە نییە ئەتەوێت چەندێک پاتری بێ بیکڕی بەس ماز دوایە بە دوای سەڵەکە بەریتوانێ اینجا ئێستا سەڵەکەی زۆرە هەرجینگێکی سەوای لاتە سەڵەکەش نابێتەوە ما سەڵەکەی زۆر بۆ نازان پلاستیکە و شەرتەن لەوەکەەوە شاری دابەشەکرێ ئەو دلیلە یاخودە و ڕێنمایانی کە لەو وەرەقیان نووسراوە کە دابشەکە مەسەر وڵاتیانە چیتیان نووساوە ڕێنمایەکان زیاتر لە ڕێنمایەکان لە مەترسیەکان باس لە پێکاتی پاتریە کرا مەسەن پاتری لە چی پێک دێ لە گۆگر و چەند مادەیەکی ترسناک و زەرنەی خۆی کۆمەڵی مادەی ترێ کە مادەی ترسناکەن ڕاستی بۆ تەندروستی برۆ بۆ ژینگەش کە فرێدرێ ئێمە ئەو مەترسیانەمان هەووی لە ڕێنمایەکانە باس کردەوە بۆی هاوڵاتیان بزانن کە پاتری چەندێک مەترسیە بۆ سەر تەندروستیان باڵە تیمەکەتان چەند کەسە چۆن دابەشە بن بۆ ئەو شوێنانی کەمە بەستانە ئەو کەرەسانەش چییە کە بەکارهێنن خۆتان ئێمە دیارە لە هەر ناوچەیەک وەک ئاماژەم پێدا ئەو کارە سپێردراوە بە یەکێک لەو ڕێکخراوانەی کە پێشتر ئاماژەم پێدا ئەوە ئێمە وەکو ئەو ڕێکخراوانی کە لە ناوچەکانیشداین ئێمە بۆ خۆی تیمێکمان دروست کردووە هەر تیمێک با بڵین هەر ڕێکخراوێک لە ناوچەیەکدا بەرپرسە لە هەڵواسینی دەدانن لەو دبانەی کە ئێمە ئامادەمان کردووە و لەسەر ئەو دبانە لۆگوی ڕێکخراوەکان و هێمای ڕیسایکلین و هێمای پاتری لەسەرەوە بە زمانی کوردی و ئینگلیزیش نووسراوە و ئێمە لە ڕێگەی دانانی ئەو دبانەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەو ڕێنمایە ژینگەیانی کە هەمان لەسەر وەک مامۆساش ئاماژی پێدا لەسەر با بڵین مەترسیەکانی پاتری و لە چی جێگەیە کۆ بکرێتەوە و لەگەڵیدا ناوی ئەو دەشوێنەی کە دبەکانی لێ هەڵواستراوە ئێمە لەسەری نووسیمانە و ژمارەیەکی زۆر لەو ڕێنمایانەمان ئێمە لە چاپداوە و بەسەر هاوڵاتیان یاخود دانیشتوانی ئەو ناوچارەدا ئێمە دابەشمان کردەوە بۆ مەبەستەی کە دانیشتوانی ناوچەکان بەشدار بن و هەماهنگ بن لەگەڵمانە بۆ کۆکردنەوەی پاتری ئەوشمان لەبیر نەچێ بۆ خۆی پاراستنی ژینگەی کوردستان بەتەنها ئەرکی سەرشانی ئێمە نییە وەکو ڕێکخراوێک یاخود هەر ڕێکخراوێکی تر بەڵکوم ئەمە ئەرکی سەرشانی هەمومانەوە ببێت تاک بەتاک ئێمە ڕۆڵمان هەبێت لە پاراستنی ژینگەی کوردستاندا بۆ ئەمەش ئێمە بەتەنها ناتوانین بە ڕێکخراوەکەی ئێمە یاخود ئەو ژمارە ڕێکخراوەی کە لەناو ئەم بازنەی کارکردنداین ئێمە ناتوانین پاتری لە کوردستاندا هەمووی کۆ بکەینەوە ئێمە ویستمان لە ڕێگەی ئەم کارەوە پەیامێک بە تەواوی هاوڵاتیانی کوردستان بگەێنین کە پاتری مەترسی بۆ سەر ژیان و تەندروستی ئەوان هەیە و پاتری مەترسی بۆ سەر ژینگەکەمان هەیە بۆ ئەوی خۆمان لەم مەترسیە بپارێزین پێویستە ئێمەی هاوڵاتی پابند بین بە ڕێنمایی ڕێکخراوە ژینگەیەکانەوە و حکوومەتیش ڕۆڵ و کاریگەری هەبێت لە کۆکردنەوەی پاتریدا ئیتر بە هەر ڕێگەیەکە ڕێگەش زۆرە بۆ کۆکردنەوەی پاتری ئەگەری هیچ ڕێگەیەک نەبێ بە بڕای من دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت لایەنە پەیوەندیدارەکانی ژینگە و سەرۆکایەتی شارەوانی دەبێت با بڵین سوود لە تەجروبە و ئەزمموی وڵاتانی تری دەرەوە وەربگرێت بۆ ئەوی بتوانێت پاتری کۆبکاتەوە و هەم هاوڵاتیان و هەم ژینگەی کوردستانیش لەو مەترسیە گەورەیە بپارێزێت. باڵە سەرەتام هەڵمەتتان لە کێوە دەست پێ کرد یەکەم شوێن ئێمە لە یەک ڕۆژدا دەتوانین بڵین لە یەک کاتدا سەرجەم ئەو ڕێکخراوانی کە ئاماژەم پێدا لە یەک کاتا ئێمە دەستمان پێکرد لە هەر چوار شوێنەکەی کە ئاماژەم پێدا. بەڵێ کاتێک کە باسی ژینگاکەین ڕاستەوەی سەر وشەی تەندروستی بەدوایێت تەندروستی تاک و تەندروستی کۆمەڵ ئەگەر بێت و ژینگەیەکی ناتەندروستمانە بێ ئەو کاتە تاکێکی ناتەندروستمانە بێت لەم بابەتەیە مادام ڕاستەو خۆ پەیوەندیدارە بە تەندروستی کۆمەڵەوانێ پێویست ناکات یاخود وا باشتر نییە کە ئێوە پەیوەندیتان هەبێت لەگەڵ وەزارەتی تەندروستیە یاخود لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستیەکانە لە ناوچە و شارەکانە تاوکو ئەوانی ژاوکارتان بن لە بڵاوکردنەوەی هۆشیاری و لە پێدانی زانیاری بە هاوڵاتیان لەسەرم بابەتە بەدڵنیاییەوە بۆ خۆی لایەنی تەندروستی ینی ئێمەم کارێک کە دەیکەین لە پێناو پاراستنی ژیانی تەواوی هاوڵاتیانی کوردستاندایە بۆیە ڕەچاوکردنی تەندروستی هاوڵاتیان ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە و ئێمە بۆ خۆی وەکو ئەم ڕێکخراوانە وەک ئاماژەم پێدا ئەمە دەستپێکی کارەکانی ئێمەیە و بەدڵنیاییشەوە ئەم کارەی ئێمە هەنگاوی تر بە دوای خۆیان دەهێنێ و هەنگاوی تریشی بە دوای خۆیان هێناوە بە نمونە ینی پێش ئەوەی وەڵامی و پرسیارت بەمەوە
دەکەمەوە ینی خەڵکانێکان بە تایبەت بەشێک لە هاوڵاتیان ینی من ئەو ڕۆژە لەگەڵ یەکێک لەو هاوڵاتیانە کە تێپەڕ بیم بەلای دبەکانە منی ناسی و پرسیاری لێم کردوتی ئەم دەبێت کە ئێوە هەڵتان واسی و بە چمە بەستێک ئێوە هەڵتان واسی و ئاماژەم پێدا کە بۆ کرد کە ئێمە بەمبەستی کۆکردنەوەی پاتریانی وتی پاتریە گەر تۆ لەسەر و جادێ فڕێدێت و بیخێتە ناو سەلێکی خۆڵیشەوە چی جیاوازیەکی هەیە یعنی باوەڕ بکە نێزانی ئەم پاتریە چەندێک مەترسی هەیە لەسەر ژیانی ئەوتا هەرچەندە من کەسێکی گیرانی ڕەنگە لە ڕووی زانستی و زۆر شارەزایەکی ئەوتۆم نەبێت لەسەر زیانەکانی پاتری بەڵام ئاماژەم بۆی کرد کە پاتری چ جۆرە مەترسیەکی ئێوە دەبێت ئەم خۆی لێ بپارێزیەوە ئێمەش ئەم کارەمان کردووە تەنها بەس ئەمە وەکو کاغەزێک نییە کە مەسەلەن فڕێدراوێت لەسەر جادێک یاخود لەسەر شۆستەیەک و ئیتر هەڵگیرێتەوە بکرێتە ناو سەلەیەکی خۆڵەوە بەڵکوم ئەمێ دەبێت بە تایبەت کۆ بکرێتەوە جیاواز لە زبڵەکان کۆ بکرێتەوە و سەبارەت بۆش ئێمە وەک ئاماژەم پێدا ئەمە هەنگاوی یەکەمانە هەنگاوی یەکەمان بۆ ئەوەی کە هاوڵاتیان وەگوتم لەو مەترسیە بە ئاگا بێنینەوە حکومت پامێک بگەێنین بە حکومت بۆ ئەوەی هەنگاو بنێت بۆ کۆکردنەوەی پاتری و هەنگاوی کەشمان دەبێت بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی بەڕێوەبەرادی تەندروستیەکان لە ناوچەکانەوە پەیامی ئێمەش بگەێنن و ئێمە لە ڕێگەی ئەوانە و پامی ژینگە بگەێنین و ئەوانیش لە ڕێگەی ئێمە بتوان پامی خۆیان بگەێنن لە پێناو پاراستنی تەندروستی تەواوی هاوڵاتیان لە کوردستان ئێمەش بە هیوای ئەوەی کە پەیامەکەتان بگە کاک ئازاد تا ئێستا ئەو پاتریانەی کە کۆتان کردوتەوە ژمارەیان چەند بووە؟ وڵی ناتوانم بە دەقی بڵێم چونکە شوێن بۆ شوێن فەرقەکە ئەوانی کە پاتری کراوەتەوە بەسوەری مەسەردامەکە لە هەندێک شوێنە کۆکراوەتەوە ئەمەش ئێمە وەکو کارەکە تەنیا ئەوەیە خەڵک و شار بکرێتە لەم کارە مەرجنی هەموو خەڵک ئێستا ئامادە بێ هەموو پاتریەکان لێوا کۆکاتەوە زیاتر مەبەستمەوەیە کە ئەوەیە خەڵک بەدەم داواکاریەکانتان خەڵکانێک هەن بەدەم داواکارێکەوە بەڵام منابێ من لێرا دەسەوەسان بۆسین چاوەڕێ بکەین خەڵک ئایا بەدەم کارەکەەوە دی ئێمە پەیامەکەمان گەیاندووە ئەکرێ ئێمە بۆ باسیشگەم ینی ئێمە کارەکەمان وەکو تێستێکە بۆ ماوەی 3 مانگ بزانین تا چەند خەڵک بەدەم ئەم کارە ئێمەوە دیێ ئەکری ئەگەرم کارە نەبوو ئێمە ڕێگەیەکی تر بگرینە بەریان لەگەڵ لایانی پەیوەنددارە شوێنەکانی تران قسە بکەین کە پەیوەنددارن بەم کارە و بتوانین هەنگاوی باشتر بن وەکو سەرەتا خەڵک باشاتۆ بەدەمتان ئەوەی من لە هەندێک شوێنە باشترە بەداخەوە لە هەندێک شوێن شایستان دەبەکەراوەتەوە یعنی لە هەندێک شوێنە دەبەکان شەر کراوەتەوە نەک پاتری تێکراوە شوێنش کراوەتەوە ئەمەوە ناکرێت ئێمە دەسەوەسان لەو شوێنانەیە بۆسن کەیتر دەبەکان کراوە چونکە لەواچی خەڵکانێکە بێ ئامادەن خەڵکانێک شەبن تەنیا کەسێکەوەوانێک کە دێ دەبەکان خۆمە خەڵ ناتوێت تەنیا کەسێک هاتەوە کارێکرۆ و ئێمە هەنگاوی ترمان نەبێت چاوەڕە نانبین ینی بەم کارە ئەگەر ئەم کارە سەری نەگەر دەسەوەسان بۆسی بڵێ کاتێککە هەموو بابەتێکی تازە کە دەستیتی هەموو شتێکی تازە دایم ڕێگر و بربەستێکی زۆرتانێتە سەڕێ بەڵام گرنگەوە کەەوە بەردەوام بن و لایەندا دەرەنجامێکی باش بمە دەستوانە با پرسیارێکم زانم دوای کەەوە ئەم پاتریانە کۆکەنەوانێ چیان لێکن ئێمە لە کۆکردنەوەی پاتریەکانە دوای ئێمە لەگەڵ ئێستا لەگەڵ ئەو کەسانی کە پرسمان پێکردون و شارەزان لە بوارەکەیە لەگەڵوانەیە قسەمان کرد بزان ڕێگە چارەی گونجاو چیە تەنها ئێمە کۆکردنەوەی پاتریەکانە چونکە ئێمە لە دەرەنجامی ئەم کارە لە دوای 3 مانگە تا چەند خەڵک بەدەمی هاتووە تا چەند کارەکەمان سەرکەوتو بوو ئێمە راپۆرتی خۆمانەوێ ئەگەر بکرێ ئەو لایانی پەیوەنددار مەسەن شارەوانەکان لە هەموو شارەکانەکە ئێمە لە چەند شوێنەکە دەستمان پێکردووە راپۆرتی خۆمانەوێ بۆ ئەوان بزانین کارەکەمان سەرکەوتو بووە هەروەها چۆن بتوان ئەمانە بەکاربێنەوە چونکە ئێمە ئێستا زانین ڕساکلین لە کورسانە بەتایبەتی من لە گەرمانە باسەکەی نییە لە ئایندەیە وا بڕیارە هەبێ بۆیە ئەمانە نین ئەکرێ بەس ئێمە کۆ بکرێتەوە لەگەڵ لایانی پەیوەنددار قسە بکەن ئەوان شوێنەک دابێنکەن چونکە ئێمە تەنها ڕێکخراوێک لێسایش بەس لای خۆتان کۆیەکەنەوە چاوەڕێی کۆکەنەوە تا ئەو کاتەی دوای 3 مانگە لە تێستەکە ئەنجا راپۆرتی خۆمانە بێ لەسەر کارەکە بزانین تا چەند کارەکەمان باش بووە ئەگەر بکرێ ئێمە راپۆرتی خۆمانە دێنەوە بەڵێ ئەگەر لە کاک سەرۆر بپرسم ئەگەر لە راپۆرتەکە بینی بێتە هاوکارەکەت ئاماژەی بەوەیە کە دەربەنی خان ئاوەکەی پیس بووە ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە پاترێکی زۆر لەو شوێنەیە هەیە بەدڵنیاییەوە بڵێ ینی کێشەی پیسبوونی ئاوی دەربەندی خان کێشەیەکە ئەم بە بەردەوام دەوترێتەوە و چەندی جاری ڕەنگە ینی بەرنامەی لە ڕێگەی ئەم کەناڵەوە بەرنامی لەسەر کرابێ و ئێمە بەڕاستی ناتوانین بڵین بەشێکی زۆر لە هۆکار بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنی خان پاتریە بەڵام بە دڵنیایی وەکێک لە هۆکارەکان بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنی خان پاتریە و بۆ ئەوەشی ئێمە بتوانین خۆمان لەو کێشەیە ڕزگار بکەین و خەڵکی کوردستان و بەتایبەت ئەم با بڵین خەڵکی دانیشتوی سلێمانی و ئەو دانیشتی ئەو بەشانەی کە دەکەونە سەر ئاوی ڕووباری دەربەندی خان تکایان لێ دەکەین کە پاتریەکانیان فڕێ نەدەنە ناو زبڵەکانەوە بۆ ئەوەی خەڵکی دەربەنی خان بپارێزن
بپارێزن بۆ ئەوەی خەڵکی ناوچەکانی تری گەرمیان بپارێزن چونکە تەواوی دانیشتوانی دەربەندی خان سوود لە ئاوی دەریاچەکە وەردەگرێت بۆ خواردنەوە هەرچەندە ئێستا بەهۆی پیسبوونیەوە خەڵک ناتوانێت سوود لەو ئاوە وەربگرێەوە بەشێکی تر لە دانیشتوانی تری ناوچەکان لە گەرمیاندا بە هەمان شێوە بۆ ئەوەی بتوانین ژیانی تەواوی خەڵکی دەربەندی خان و بەشەکانی تر لە گەرمیانە بپارێزین داوامان لە خەڵکی سلێمانی و خەڵکی هەڵەبجەی تازە و ناوچەکانی ترکە لەسەر ئەو ڕووبارن لەسەر لقیتان جەرۆن تکایە پاتری فڕێنەدەنە ناو زبڵەکان تکایە پاتریەکان فڕێنەدەنە ناو ڕووبار و سەرچاواوەکانەوە. بەڵێ ئەو کەسانی هەڵەسن بە کۆکردنەوەی ئەم پاتریانە ئێوە و چ خەڵکانێک بێت هیچ مەترسیەک بۆ سەرجەستیان نابێت لەو کاتەیە کە پاترێکە هەڵەگرنەوە؟ دیارە ئێمە بۆ خۆی وەکو ئەو تیمانی کە هەین ئێمە دەستکێش بەکارهێنین لە کاتی با بڵێن ئەو هاوڵاتیانی کە با بڵێن بەشدار ئەبن لە کۆکردنەوەی پاتریەکان بۆ خستنە ناو دبەکانەوە ئێمە بۆ خۆمان دەستکێش بەکاردەهێنین و قیناعیش دەبەستین کاتێک کە ئەوە بەکارهێنین و بە هەمان شێوەمە دبەیەکی تایبەتیشمان هەیە کە بەجیا ئەو پاتریانەکە دەرئەکەین بەجیا دەخێن ناو دبەوە هەڵی دەگیرن و لە شوێنێکی تایبەت تا ئێمە غەزنی دەکەینەوە. بەڵام ینی سەبارەت بۆ پرسیارش کە کرد یانی ئێمە لە هەندێک ناوچە یاخود با بڵێ هەر بەس بەتەنان لە نمونە لە قەزای دەربەنی خان بێنینەوە لە چەند ناوچەیەک ئێمە ئەو دبانەی کە هەڵمان واسیوە دبەکانمان لێکراوەتەوە ینی دبەکانمان براوە بەشێک لە دبەکانی تر ینی بە سیارە خۆی پیاکێشراوە باوەڕ بکە بەشێک ینی یەکێک لە دبەکانی تر لە بەردەم ئۆفیسی ڕێکخراوەی خۆمانایە ئەمە بە تەواوی لێکراوەتەوە هەموو قەیدانی کە پێوەی بۆ هەمووی بڕاوە یعنی ئێمە بەڵام لە هەمان کاتە لە چەند ڕۆژی دواتر ئێمە سەردانی چەند شوێنێکی ترمان کرد کە ئەو دبانەی تری لێ هەڵواسراوە بەمبەستی ئەوەی کە بزانین ئایا تا چەند ڕێژەی بەشداربوونی هاوڵاتی هەیە یعنی خۆشبەختانە کاتێک کە ئێمە سەردانی ئەوێمان کرد بەهۆی قورسی ئەوەی کە خەڵک با بڵێ پاتری تێکردەوە بەهۆی قورسیەکەیەوە دبەکە با بڵێ قرتێنرا بوو کەوتبووە زەوێکە باشە یەکێک لە دوکانەکان با بڵێن لای خۆی پاراستە بووی کە بە خۆشحاڵی و ئێمە کاتێک کە سەری دبەکەمان هەڵدایەوە کە ئەو خەڵکە بەشداری کردووە لە کۆکردنەوەی ئەو پاتریا و بەشێک لە دوکانەکانی مۆبایل کە بەشدار بوون لە کۆکردنەوەی پاتریا ئەمە یعنی چۆن لێ ماندووبوونەکەی ئێمە لەبیر بردەوە یاخود جێگەی خۆشحاڵی بوو بۆ ئێمە بەڵێ کە وەکو هەوڵێک ئێمە لە هەنگاوی یەکەمانە لە ماوەی دەڕۆژی یەکەمانە ئەتوانین بڵێن بەقەدەر ینی یەکێک لەو دبەسپیانە با بڵێن بەقەدەر نیوەی دبەکە نیوەی ئەو دبە ینی پاتری کۆکراوەتەوە ئەمە هەنگاوێک زۆر باشە لە قسەکان تا لە سەرەتایە ئەمەژت بۆ داکە ڕێکخراوەکانی شاری سلێمانیشتان لەگەڵایە بەڵام من تا هێستا هیچ کام لەو دەبانم نەدیوە لە سلێمانی ئەوان دەستیان کردو بۆ هەڵمەتە لە سلێمانی خۆ چاوەڕێکن بەدڵنیاییەوە ئەو دبانە لەلایەن هەڵواسینی دبەکان لەلایەن تۆڕی هاوڕایانی ژینگە لە پارێزگای سلێمانیەوە سەرپەرشتی کراوە و بە خۆشحاڵیشەوە بڵێ ئەو دبانە هەڵواسراوە زیاتر ئەوەندەی من لێ ئاگدار بم لە با بڵێن نزیک مزگەوتی گەورە لە ناوبازار لەو جێگان لە 10 شوێنی جیاوازە هەڵواسراوە بەڵام بە دقیقی شوێنەکان نازانم ئاساییە باشتر کە لەو شوێنانە هەیە زیاتر لەو شوێنانە بێت کە مۆبایل و لێفرۆشی یاخود کاتژمێری لێفرۆش لەبەری ئەوان زیاتر مامەڵە بە پاتی و پیلەواکەن کاگەزات لە بەرنامەیەکی ئاوایە کە لە بابەتێکی ئاوای ئەمە لە ڕاگەاندنیەکەوانیان بابەت هاوڕوژێنی بەدڵنیاییەوە ئێستا بەشێک لەلایەنە پەیوەندیدارەکان گوێ بیسمان و بینەرمان داواکاریتان چێ لێ؟ ئێمە داواکاریمان لە هەموو لایەنەوانەی کە پەیوەندن بە ژینگەوە بەڕاستی ئەبێ هەمومان خەمی ژینگە بخۆین چونکە تەنە ژینگاوە نیە ئیشی ڕێکخراو نیە ئیش تا حکوومەت نیە هەمومانە چونکە وەکو چۆن هاوڵاتی مافی خۆیەتی لە ژینگەیەکی پاک و هێمنابژی هەروەها ئەرکیشێتی پاراستنی ئەو ژینگەیە لەسەرە بۆیە داواکاری لە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان ئێمە هەنگاوەمان دەست پێ کردووە ئەم هەنگاوەمان ناوە هیچ نەبێ ئەگەر و پاتریانەش کۆمەڵی خەڵک کۆشی نەکەنەوە ئەو شتانە ئەبینن کە پەیامێکەمە ئەم دەبانە ئەم پاتریانە مەترسین بۆ سەرتەندروستیان ئێمە کاتی دەبەکان ماوەستی خەڵکێکی زۆر کۆوە بۆ لە کاتی دەبەکەیە یعنی ئەو خەڵکانی کە نەیشانزانی وەرەخاماندا سەیری دەبەکەی کردەوە بۆچیە تێگەیشت کە پاتری چەند مەترسیە بۆ سەرتەندروستی ئەمە پەیامێکە ئەکرێم هەنگاوانە بەردەوام بن هەروەها نەک بۆم کاری ئێمەش چونکە پاتری ئێستا مەرج نییە هەموو خەڵکێک ئامادەیە پاترەکەی لەو شوێنەیە کۆبکاتەوە ئەکرێ حکوومەت ڕێگە چارەی گونجاوتر لە کاتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە هاوڵاتیان خۆیان پاتریەکانیان بەجاش شوێنێکی جیاوازتر دابنرێ لە کاتی خۆکردنەوەی خۆڵ بۆی پاتریەکان بە جیاوازتر کۆکرێتەوە هیچ نییە بۆ ئێستا جیا بکرێن هەرچەندە ئێمە ڕسایکلمان نییە بەڵام ئەکرێ پاتری جیاوازتر لەو شوێنانە چونکە دووبارەوانە ئەسووتیان دێن بەداخەوە ئەکرێ حکوومەت هەنگاوی جدیتر بنە
لە ڕێگەی هەموو ماڵەکانە چونکە سیارەی خۆڵەکە کاڕاتت بەردەم هەموو ماڵەکان تاک بە تاکی ماڵەکانە گەڕێ ئەکرێت لەوە شێوازێکی تر بگرنە بەر ئەوان پاتریەکە توان هەر سەد لەگی جیاوازن لە سیارەی خۆڵەکە باسن بۆی خەڵ پاتریەکەی بەجیا کۆکاتەوە چونکە خەڵک نایە پاتریەکە ئێمە لە دەشوێنی کەلارە هەڵمانواسیوە ئەو دەشوێنە شارێکی گەورەیە یان لە سلێمانی لە دەربەنی خانەوشانە نا خەڵک ئامادەنی هەموو خەڵکێک بێ لەوێ کۆکاتەوە ئەکرێوان شێوازێکی تر دابنێن خەڵ لە ماڵەوە کاتی خۆڵەکەی ناڕێژێ ئەویشان بەجیا دابنێ ئەمە هەنگاوێکە ئەکرێ هەنگاوێکی تر بنێت چونکە ئێمە هەر توانای وەکووتمان ئێمە ئەمکانەتی مادی و ئیشی ئێمە تەنها ئەمە توانین ئەو کارە بکەین ئەکرێ لەگەڵ حکومەتە ئیشی جدیتر لەسەر بکرێت نەک هەر بۆ پاتری ینی بەڕاستی ژینگە ئێستا گرفتی گەورەیە لە بەتایبەتی من لە گەرمیان باسەکەم کێشەیەکی گەورەیە چونکە لە هەموو ڕۆکانەوە گرفتی هەیە ئەکرێ هەنگاوی جدیتر بنرێ کۆنفرانس بکرێت لە سەرمان نەک تەنها پاتری لە بەتایبەتی ئێستا دوێنێک لە ڕۆژی ژینگە 16 شارەزایەک لە سیمینارێکە باسیەوەی کرد هەنی بەداخەوە زۆربوونی ڕێژەی دۆمەڵان کاک سەید جوادی کە سەرۆکی شارەوانەکانە لە گەرمیان ئاماژەی بۆدا زۆربوونی دۆمەڵان لە گەرمیانە ئێستا بەداخەوە ینی چەند دڵخۆشکە لەوەی دۆمەڵان زۆر بووە بەڵام ئاماژەیەکی مەترسیدارە هەر ناوچەیە کە دۆمەڵان لیا زۆر بێ ئەو زانستی تر قسەی کرد لێ بێ ئەمە نزیک بوونەوەیەکە لە بەبیابان بوون یعنی هەنگاوێکە و خاکە بەرەو بەبیابان بوونە چێ بۆیە ئەو دۆمەڵان لێ دروستە بێ هەنی بەداخەوە کرێ هەنگاوی جدی بن لە حکوومەت ئێستا دەستەیە ژینگە وابزانم لە کابینە ئەبێ بۆ وەزارەت داواشمان کردی ماڕۆ ڕێکخراوەکان پێش لە گەرما داماکە بۆ وەزارەت وا بڕیارە بکرێت بۆ وەزارەت کاری جدی بکات لەسەرم کارە ینی ئەمە پاتری هەموو ئەوەی کە مەترسی لەسەر ژینگە هەیە ئیتر بە بیابان بوون مەترسەی گەورەیە سە لە جیانە و بودجەی زۆر زەبلاهی بۆ تەرخانەکرێ ئێمە وەکو ڕێکخراوەش پێشتریشمان لەسەرم کارە کرد لە مەترسی ئێمە بەڵام ئێستا یعنی وەقسەکەی کاک سەید بێ کە وتی دۆمەڵان یەکێکە لە ئاماژەکان بەداخەوەی سەر ناوچەی گەرمیان بەرە بە بیابان بوونە چیە بۆی وای کە وای لێنێت و لەسەر دەستی گەنجانی بەهرەمەند و بەتوانای وەکو ئێوە جارێکی دیکە ژنگێکی تەندروست بۆ ناوچانە سەرجەمیان بگەڕێتوانێت کاک سەروەر ئێوە کە دەسەکەنە کاریکیوە کە تا چەند لایەنە پەیوەندیدارەکان حکومەت هاوکارتان بێت دووەنە هاوڵاتی ئاسایی هاوکارتان بێ بۆیە خۆشترە وەکو خۆ داماژەت پێ کاتێ دەبەکە بینی بەپڕی هەموو خەمانە و لە کۆڵکەوتکە لەو پێش پێوی هیلاگودا خۆ دەمووی لاکی مادووبوونەکەت لەبیر چۆوانێ چ ڕێنمایەکەی بە هاوڵاتیانی کە ئێستا زۆر کات لەوانێ بینەری ئێمە بن بەڵام دوابدۆی بەرنامەکەشە چی پیل و پاترێکی فڕایەتە زڵەکەوانێ هیچ گوێ بەمانە نایە چیان پێڵی تاوکو قەنەعەتیان پێ بکەی کە ئەم پیل و پاترێ پێویستە فڕێ بدرێتە شوێنی گونجاوە تێکەڵ نەکرێت لەگە خۆڵ و خاشاکی دیکە بەڵێ ئەگەر تەواوی ئەو هاوڵاتیانە پیان وابێت پاراستنی ژینگەی ئەوان ئەرکی سەرشانی منە یاخود ئەرکی سەرشانی هاوڕێکانی ئێمە لە چوارچێوەی ڕێکخراوێکدا کار دەکەین ئەوان هەڵەن پاراستنی ژینگەی ئەوان لە پێش هەموو شتێکەوە ئەرکی سەرشانی خۆیانە بۆ ئەوەی بتوانن پارێزگاری لە ژیانی خۆیان بکەن بۆ ئەوی بتوانن پارێزگاری لە ژیانی نەوەکانی داهاتویان بکەن بۆ ئەوی بتوانن پارێزگاری لە ژیانی تەواوی دانیشتوانی ناوچەکەی خۆیان بکەن پێویستە پابند بن بە ڕێنمایە ژینگەکانی ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان و پابند بن بە ڕێنمایە ژینگەکانی تەواوی ئەو لایەنانەی تریش کە با بڵێن لایانی ژینگەین و ئێمە ژۆکو ئەو ڕێکخراوە ژینگەیانە لێرەوە پەیامان بۆ تەواوی هاوڵاتیانی کوردستان ئەوەیە کە پاتری بە هیچ شێوەیەک فڕێ نەدەنە ناو زبڵ و پاشماوەکانی تریانەوە بەڵکوم بە ڕێگەیەک لە ڕێگە تایبەتەکان دەتوانن پاتری کۆبکەنەوە لە کاتێکشدا کە پاتری بەکارهێنن تکایە با دەستکێش بکەنە دەستیان و ئەو پاتیانش هەوڵ بدەن لە ناو دبەی ئاو کە دبەی بچووکە با دبەکان وشک بێت تەڕ نەبێت ئەم دبە پاتریەکانی تێ بکات و بە شێوەیەک لە شێوەکان هەڵی بگرێت بەڵام با ئەمە دوور بێت لە شوێنی با بڵێن نیشتەجێبوونەوە زیاتر و یاخود ئەگەر هەر ڕێکخراوێکی ژینگەی لە ناوچەکانیاندا هەیە تکایە بعد ڕادستی ئەو ڕێکخراوە ژینگەیانەی بکات چونکە ئەو ڕێکخراوە ژینگەیانە کۆمەڵە خەڵک کاری تیا دەکات و زیاتر لە هاوڵاتیە خەمی پاراستنی ژینگەیەتی بۆیە دەتوانێت ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ لە ناوبردنی ئەم پاتریانە یاخود بۆ کۆکردنەوە یاخود بۆ شاردنەوەی لە جێگەیەکی تایبەتدا کاک سەرۆر بەڕای تۆ ماوەی چەندێکیەوێت تا کوردستان لەم پاتریە کۆنانە پاک بێتەوە من ناتوانم بە تەواوەتی پێشببینی ئەوە بکەم بەڵام دەستپێکی ئەم هەنگاوەمان ئێمە با بڵێن تقریبان نزیکەی مانگێک دەبێت ئێمە دەستمان کردووە بەم کارە ئەگەر لە دوای ئەم هەتاوەکو ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار ئامادە نەبووە تەنانەت لەگەڵیشمان با بڵین یعنی گفتوگۆ بکە یاخود بانگشتی ئەومان کات کە لەسەرم کارەمان لێمان بپرسێت بڵێ ئێوە ئەم کارە بۆ دەکەن بۆ نایکەن ئیشەکانتان گەیشتووە بەکوێ هەتا ئێستا ئەم پرسیارەمان ئاراستە نەکراوە بەڵام بەو هیواین لە دوای ئەم دوو مانگەی تر کە دێ دەپەڕێ لە دوای ئەو سێ مانگەی کە ئێمە دامان ناوە
یەکەم شت هاوڵاتی بەشدار بێت لەگەڵ مانابۆی پاتریمان لەگەڵا کۆ بکاتەوە چونکە ئێمە لە ڕێگەی کۆکردنەوەی ئەو پاتریانی کە هاوڵاتی لەگەڵمان بەشدار لە ڕێگەی کۆکردنەوەی ئەو پاتریانەوە دەتوانین ئێمە بە هەماهەنگی کۆمەڵی خەڵکی زانستی کۆمەڵی خەڵکی پسپۆر لە بوارەکەدا ئێمە راپۆرتێکی لێکۆڵینەوە لەم بارەیەوە ئامادە بکەین و بتوانین لە ڕێگەی ئەم راپۆرتەشەوە ڕێژەی پاتری بەدەست بخەین و ئەو ڕێژەیەشمان دەست بکەوێت بزانین ئایا لە سەدا چەندی کوردستان پاتری کۆ دەکاتەوە و ئەو شارانشی کە ئێمە ئەم هەنگاوەمان تیاد ناوە بتوانین وەکو نمونەیەک وەری بگرین بۆی لەم ڕێگەیەوە ئەو پەیامە بگەێنین بە حکومەت بۆی حکومەت کاری جدی و هەنگاوی جدی بنێت بۆ کۆکردنەوەی پاتری لە کوردستاندا بەڵام ئەگەر هاوڵاتیان لە کوردستانە لەم چوار شارە بە تایبەت ئێمە وەکو نمونەیەک وەری دەگرین ئەگەر هەماهەنگ نەبێت لەگەڵمان لە کۆکردنەوەی پاتریدا ئێمە ناتوانین ئەو راپۆرتە ئامادە بکەین ئێمە ناتوانین چکە دەبێت بەڕاستی دەبێت بە ڕێژەیەک هاوڵاتی بەشدار بێت لەگەڵان ئەگەر نەگا بە ئاستی ڕێژەیەک ئێمە ناتوانین ئەو راپۆرتە ئامادە واتە لە کۆتاییەگەین و دەرەنجامی کامە ئیشی تاگ نییە و ئیشی لایەنێک و ئیشی کەسێک نیە بەتەنیا ئیشی کۆمەڵ و ئیشی دەستەجەمەی پێویستە هەمومان بە هەرەوەزی کاریتیا بکەین کاکسەرۆ لە دەروەنی خان کاگازات لە کەلارۆ زۆر بە خێراتتانەکەین و دەستخۆشیتان لێگەین سپاس بە ئامادەبوونتانە بڕۆ لە بەرنامەکەی بۆ هیوایی کە زۆرترین بینەرمان ببن و توانی بێتیان سوود لە زانیاریەکانی ئەوە وەربگرن سپاس بە ئامادەبوونتان دەستان خۆش بە دووبارە بەخێر بەڵێ خۆشەویستان ئێستا وەک لە سەرەتای ئاماژەمان پێیا دەچینە شاری هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵ پەیامنێرمان زەیتون لە چایخانەی مەچکۆ زەیتون